بە هەزاران خێزانی کلدانی عێراق شاری ئەلکەهۆنی کالیفۆرنیان کردووە بە نیشتیمان. جیاواز لە نیشتیمانەکەی خۆیان کە ساڵانێکی زۆرە بۆ ئەوان هەر ترس و تۆقاندن و ڕەوکردن بووە. لێرە ژیانی عێراقیان دروست کردوتەوە، بەڵام لە ئەمریکا شوف نفسك أنت مو عايش بأمريكا. تۆ لە ئەمریکا ناژیت لە شوێنێکی عێراقیدای. خواردنەکان عێراقین هاوڕێکان تەنانەت لە ناو شاری ئەلکەهون پێویستت بە زمانی ئینگلیزی نییە، لەگەڵ چیە بدوێی بە عەرەبی وەڵامت دەداتەوە. ما يحتاج تستعمل اللغة الإنجليزية. ئەو سیفەتە دیارەی لە عێراق کلدانیەکانی پێدەناسرێتەوە کارکردن لە چێشتخانەکان و خواردنی خۆش و سەلیقەی ڕازاندنەوە، دروستکردنی پەنیر و خۆشکردنی زەیتون و مەی. لەم شارەش زۆربیان خاوەنی کارداری خۆیانی. جرح عميق داخل كل عراقي. برینێکی زۆر قوڵ لە ناخی هەموو عێراقەکاندا هەیە. شارەکەمان مووسڵ نەما، من خەڵکی مووسڵم. داعش هاتن مەجبور بووین هەموو شتێ جێبێڵین و بین بۆ ئەمریکا. نعوف كل شيء ونطلع ونجي لأمريكا. ئەگەر بۆ یەکەم جارت بێ و ڕوو لەم شارە بکەیت بەڕێکردن بە شەقامەکانە وا دەزانیت لە شەقامێکی بەغدای سروشتی شارەکەش لە هەر شوێنە و یادەوەریەکت دەجوڵێنی. أنا شغلي بالعراق هو ذهب، يعني وكنت بالعراق صايغ وجيت هنا صايغ. لعراق ئاڵتونچی بووم کە هاتمە ئێرەش هەردووکانی ئاڵتونم دانا. لێرە عێراقی زۆرن، کارەکانیشمان پەیوەستە بەوانەوە چونکە مشتریەکانمان زیاتر عێراقین. عێراقی حەزیان زۆر لە ئاڵتونە. لە عێراق دەڵێن ئاڵتون بۆ جوانیە و پاشەکەوتی پارەشە. کارەکەم زۆر باشە و لێشی ڕازیم. ئەم ئێوارەیە بۆ ئەم خێزانانە چێژوەرگرتنە لە گۆرانیە کۆنەکانی گەڕانەوەیە بۆ شەو بەسەربردن لە کەشێکی خێزانی وەک ڕابردوو کە لەسەری ڕاهاتێ. کلدانەکان خۆیان بە خەڵکی ڕەسەنی عێراق دەزانن. ئەگەر لە 2003ەوە بە زۆر عێراقیان پێجێ هێشتە بن وەلێ وا دەرەکەوێ تامولەزەتی ژیانی ئەمریکا و خۆشیەکانی وڵاتی دایکی لەبیر نەبردوونەتەوە. بالطبع الكلدان هم أهل العراق الأصليين. کلدانەکان خەڵکی ڕەسەنی عێراقن، ئەوانەی شارستانی بابل و سۆمێرەکانیان هێناوە مێژوویەکی کۆنیان هەیە. کۆنترین نەتەوەن لە عێراقدان نابێ ئەوە لەبیر بکرێت کە کەلدانەکان عێراقی کۆنیان دامەزراندوە. هەرچەندە ژیان لێرە زۆر خۆشە، هەموو شتی دابین کراوە، بەڵام بەردەوام سۆزێکی هەیە بۆ وڵاتی دایک کە عێراقە. شارێک لە ئەو پەڕی دنیا بووەتە نیشتیمانی دووهەم بۆ کلدانەکان. ئیدی ئەوە سروشتی ئەمریکایە کە دەرفەت و پێکەوە ژیان هەوێنەکەیەتی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ئەلکەهۆن لە ویلایەتی کالیفۆرنیا.